کەمی کارەبا و هاتنەوەی پارەیەکی زۆر بۆ سەرشانی هاوڵاتی وەک کرێی مۆلیدە ئەهلیەکان دەنگدانەوەی لێکەوتۆتەوە. بۆ مانگی ڕابردوو لە هەولێر بۆ هەر ئەمپێرێک کارەبای مۆلیدە ئەهلیەکان لە نێوان 15 بۆ 17 هزار دینار پارە بۆ هاوڵاتی هاتۆتەوە. لە سلێمانی 15 بۆ 16 هزار دینار. لە دوهۆکیش بەرزترین ئاستی تۆمار کردووە کە 21 هزار دینار بۆ هەر ئەمپێرێک هاتۆتەوە. ئەکید هەدەفمان ئەوەیە و ئەو دەمژمێرەکان بەرەو باشتر بچن. سەرۆکی لیژنەی مۆلیدە ئەهلیەکانیش لە پارێزگای هەولێر هۆکاری سەرەکی زۆری کرێی کارەبای مۆلیدە بۆ گرانی نرخی سوتەمەنی و هاوکار نەبوونی حکوومەتی هەرێم لەو ڕوەوە دەجێڕێتەوە. ژمارەی کاتژمێرەکانی مانجیە کە مۆلیدەکان ئیشیان کردو کارەبایان بە هاوڵاتیدا تێکڕای ڕۆژانە 12 کاتژمێر بووە. نرخی گازوایلیش بۆ ئەو مانگە بۆ هەر لیترێک 700 دینار بووە. لێ نرخەکە بە ڕێژەیەکی بەرچاو ینی زیادی کردیە کە بە تێکڕا با بڵێن لە ناو شاری هەولێر و دەوروبەری لە 11,000 تا 17,500 بووە. ئەو شوێنانەی کە بەخپێی ئەو خشتێک ئەمە پێماندابوون لە 6 بەیانی تا 2 شەو. ژمارەی کاتژمێرەکان دووەم نرخی گازوایل ینی چەندی ساڵە هەمان ئیشە با بڵێن تەنها ئەو دوو فاکتەرە کار لە نرخی ئەمپێر دەکات. ئەگەر ئەو دوو فاکتەرە زیاد بوو ئیتر نرخی ئەمپێر زیاد دەبێت. ئەگەر دابەزی نرخی ئەمپێر دادەبەزی. داوامان کردی ئەگەر بکرێت ئەگەر بتواندرێت لە وەزارەتی سامان سروشتەکان 2 مانگی هاوین لەگە 2 مانگی زستان گازوایل دابین بکرابایە لەوەی باری سەرشانی هاوڵاتیانی سوکتر ببایە. لای خۆشیەوە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی ڕۆژی چوارشەممەدا وتەبێژی حکوومەتی هەرێم لەبارەی کەمی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانیەوە قسەی کرد. جوتیار عادل وتی کەمی کارەبای نیشتیمانی هۆکارەکەی ئەوەیە هاوڵاتیان زیادەڕۆیی لە بەکارهێنانی کارەبادا دەکەن. کارەبا مەلەفی کارەبا ئەمڕۆ و دوێنێ نییە. ئەمە کێشەیەکی کەڵەکو بووە و لەو کابینەیە ئێمە زۆربەی هەرە زۆری پرۆژەکان کە پەیوەستە بە وزە بۆ کارەبا تەرخان کراوە. گرفتەکە ئەوەیە کە ڕێژەی دانیشتوان و فراوانبوونی شارەکان و خراپ بەکارهێنانی کارەبا وزەی کارەبا ئەمە هۆی سەرەکی کەمبوونەوەی کارەبایە. بێگومان ئەم کەش و هەوایەش کە ئەم ساڵە ڕوویدا کە بە دەگمەن 20 ساڵ جارێک ڕوویدەدا ئەویش هۆیەکی تر بوو بۆ کەمبوونەوەی کارەبا. بۆیە ئێمە بەردەوام دەبین لەوەی کەوا بتوانین ئاستی کارەبا باشتر و باشتر بکرێت. دەبێت خەڵکیش بەرامبەرەوەیە هاوکارمان بن و لێ ڕابن لە دەستگرتن بە کارەبا. بەشێک لە پەرلەمانتاران و ڕۆژنامەنووسان و تەنانەت هاوڵاتیانیش لە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تەنز لە کەمی کارەبا و زۆری هاتنەوەی کرێی کارەبای مۆلیدەکان دەدەن. لەو ڕوەوە پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری دەپرسێت حکوومەتی هەرێم بۆچی کارەبا دەفرۆشێت لە کاتێکدا ناتوانێت کارەبای پێویست بۆ کوردستان دابین بکات. هاوکات ڕۆژنامەنووسێکیش بە تەنزەوە دەڵێت بە خاڵە گەورە بڵێن بزانن ئاخۆ لە ئەبوزەبی 1 ئەمپێر کارەبا بۆ ئەم مانگە چەند بووە. لەم 2 مانگەی ڕابردوودا وەزارەتی کارەبای هەرێمی کوردستان خراپترین ئەدای هەبووە بە جۆرێک زۆربەی کات لە 24 کاتژمێردا کەمتر لە 10 کاتژمێر کارەبا هەبووە. ئەمە سەرباری ئەوەی کارەبای پێوەری زیرەک لە 40 ئەمپێرەوە بۆ 30 ئەمپێریش کەم کراوەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.